راپۆرتە نوێنیەکانی NRT لە بواری کەرتی تەندروستیدا کاریگەری و لێکەوتەکانی لەباتیەوەی میزەکە بیا بۆ فەحز چای باتێ خۆشی نەخۆش بخات بە درۆوە اینجا بێت ساختە بکە لەگەڵ دکتۆرەکە اینجا تەسویریشی بکە. کارمەندێکی پرسیارێک خۆی تەعین کردووە تایبەت بە BBC لە یەکێک لە مستەشفاکانی مانچستەر 3 مان خەریکی کۆکردنەوەی زانیاری و راپۆرت بووە لەو خەستخانەیە بۆ BBC بەعقد ئەگەر دکتۆر فارنەی بیستووە وشتا ئەوە مشکلەی من نییە وەکو ڕۆژنامەنووسێک. ئێمە بەس لە کەرتی گشتی ساڵانە زیاتر لە 200,000 نەشتەرگەری ئەنجام دەدەین. لە 200,000 نەشتەرگەری گەر هەڵەیەک لە نەشتەرگەری ڕوویدا تۆ هاتی بەتەنیا ئەو بابەتە دزەخ کردەوە دەرئەنجامی چ دەبێتن؟ تۆ ئەرکەکە دەوەیە خزمەت بە نەخۆش بکەی و نەخۆش چاکەیتەوە کە نایکەی لای من خەبەرە. پێڵێ بڕۆ فەحسکە لە فڵان مختبەر شەریکە لەگەڵیا دوای پێڵێ بڕۆ سۆنرم بۆ بکە هەر شەریکە لەگەڵیا دوالە بڕۆ فڵان لە فڵان سەیدە لێش شتەکان بکڕە هەر شەریکە لەگەڵیا. ئایا کەسێک بێتە ماڵەکەی تۆ شەو دزی بکە لە ماڵەکەت ئەبێ ئەو کەسێک کە دزیەکەی کردووە ڕەخنەی لێ بگری یا ئەو نیزامی کە ناتوانێت دزەکان بگرێ و عقوبەیان با. ئەو هەڵانەی لە ماوەی ڕابردووە بەرامبەر بە دکتۆرەکان کردوتانە لەبێ ڕوونکردنەوەی لەسەر بدەن لە هەندێک شوێنە داوای لێبوردنیان لێ بکەن چونکە زۆر کاریگەری لەبەر لەو هەموو نەخۆشاکە لەو هەموو جیلاکە لە خەڵک ئەم هەموو ماڵە خراپەی لەگەڵ کراوە.